خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت ئەمە ئەچینە لای تەوەری کۆتاییمان کاتەوەرێکی تەندروستیە هەندێک جار دایکان و باوکان بە تایبەتی دایکان گرفتی ئەوان هەیە لەوەی کە مناڵەکانیان هەر لە سەرەتای لە دایکبوونیانەوە تووشی کەم خەوی ئەبن هەندێک جار نازانەوەی کە چۆن کاتەکانی خەویان بۆ ڕێک بخەن و لەگەڵ ئەوەشدا بزانین هۆکارەکانی کەم خەوی لە منداڵاندا چێ و کاریگەریەکی ئەبێتە چی ئەبێتە هۆی ئەوەی کە گەشەی ئەو مناڵە بەرەو دواکەوتن بچێت ئێمە ئەمڕۆ باس لە هەموو ئەم گفتوگویانە ئەکەین لەسەر مناڵ و کەمی خەوی مناڵ و کاریگەریەکان و هۆکارەکانی با میوانداری زۆربەڕست دکتۆر ئاوات واژەی وەکو پزیشکی پسپۆڕی مناڵان دکتۆر سڵاو لێبێت و بەخێر بێت. زۆر سپاس. دکتۆر کەم خەوی با سەرەتا بزانین پێناسەکەی چیە لە مناڵە بەچی ئەوترێت کەم خەوی کە چ مناڵێک کەم خەوە؟ بە دوو جۆرە کرێ پێناسە بکرێ کەم خەوی ئەوەی کە تێگڕای ئەو کاژمێرانەی ئەو مناڵە ئەخەوێ بەراورد بە تەمەنی کەمتر بێ لەوەی کە بۆی دانراوە یاخود خەوی پچڕی هەبێت دواتە بنوێ بە نزیکەیی دە کاژمێر بخەوێ بەڵام هەموو دوو کاژمێر سێ کاژمێر جارێک خەبەری بێتەوە مناڵ بۆ ئەوی کە گەشەیەکی باشی هەبێ بۆی کە هۆرمۆنی گەشەی کار بکە پێویستی بە خەوی قوڵە هۆرمۆنی گەشە لە دوای دوو کاتژمێرەوە دەسەکا بە ئەو پەڕی چالاکی خۆی لە لەشی مناڵەکەیە کەواتە ئەو مناڵانەی کە خەوێکی قوڵیان نییە هۆرمۆنی گەشە لە لەشیانەوەکو پێویست دەرنایرێ ئەگەر وردی بکەینەوە مناڵ لە سێمانی سەرەتای تەمەنیا ڕەنگە تا نزیکەی حەڤە کاژمێر بخەوێت ئەکرێ بڵین 15 بۆ حەفە شکە لە مناڵێ بۆ مناڵی شتێک گۆڕە مناڵ هەیە دایک و باوکەکەی نەڵێ مار هەڵناسێ شیرەخوا خەوێتەوە ئەمە بنیادی مناڵەکە وایە خەو خۆشە با بڵین گرفت نییە بەمەرجێ پێشتر پشکنی بۆ کرابێت چکان دەجار مناڵ کە غۆدەی تەماڵ بێ خەواڵوە بێت و کێشی زۆر زوو زیاکە لە دوای 6 مانگەوە بڕی ئەم خەوە کەمە بێتەوە بۆ 15 بۆ 16 سعات لە دوای ساڵەوە ئەبێ بە 10 سعات بۆ 12 سعات بەو جۆرە ئەڕوات لە 6 ساڵە کە مناڵە چێتە قوتابخانە بە نزیکەی 10 بۆ 11 کاتژمێرێک و بەرەو ژوور هەر ڕەنگە خەوی بوێت پێویستی بێ بۆی کە لەشی بەتەواوی پشوو بە و بە گشتیش هەتا تەمەنی 18 ساڵ کە کچێک یا کوڕێک پێیەگا 10 کاتژمێر هەر خەوی ئەوێت بە نزیکەی جا ئەم خەوە ئەگەر پچڕ بوو ئەو مناڵە بۆی هەر گرفتێکەوە زوو خەبەری بۆەوە ناچێتە خەوی قوڵەوە کە نەچوە خەوی قوڵەوە هۆرمۆنی گەشە ناچێتە ئاستی هەرە باڵاوە لە لەشی مناڵەکە و لە ئاستی هەرە باڵای ئیش ناکە کە لەو ئاستا ئیشی نەکرد وردە ئەبێتەوەی دروستبوونی گرفت بۆ باڵای مناڵەکە و بۆی بێگومان بۆ تەندروستیشی بەگشتی من هەر لەوە دەست پێەکەم بە مناڵڵین کەم خەوە یان ناڕێکی خەوی هەیە من ئەتوانم بڵم لە 10 مناڵ کە من ئایان بینم هەشتیان خەوی ناڕێک و ناتەندروستیان هەیە نەک خەوی کەمیان هەبێت هۆکار چییە؟ ئێسای لەسەر هۆکارەکە بەنمونە دایک هەیە دێت باسی ئەوە کاڵێ دەرمانێکی خەوم بۆ بنووسە کە سپاس بخۆ من قەت ناینووسم چکە شتێکی زۆر ناتەندروستە و داواش ئەەکەم دایک و باوک لە هەر شوێنێک دەرمانی خەویان پێیرا بەکاری نێنن مەگەر بۆ مناڵێک ئۆتیزم بێ بۆ مناڵێک حاڵەتی تایبەتی هەبێ شەلەلی مێشکی هەبێ هەندێک گرژبوونی دەماری و گرفتی دەماری هەبێت کە ئەمانە خۆیان حاڵەتی درێژخایەن و ئەو مناڵە هەر لە سروشتەوە هەر کەم خەو و خەوی لێ ناکەوێت بە جۆرەی پێویست ئەمە حاڵەتێک تایبەتە بەڵام بۆ مناڵی ئاسایی نابێ دەرمانی خەو بەکاربێنرێ بۆ هەر مناڵێکیش بێ لە خوار تەمەنی 3 ساڵەوە ڕێگە پەیراو نییە ئەمە لەلایەک لە لایشترەوە بابەتی ئێستەی دایک و باوک بریتە لەوەی کە مناڵ خەوی ناڕێکە ئەمەیە بابەتەکە نەکەم بێت مەبەستم لە خەوی ناڕێک ئەوەیە ئەبێ مناڵ لە 8 و 9 شەوە بخرێتە جێگەوە ئەوە لە 12 ئەخەوێ بۆ 12 نیوەڕۆ ئەمە خەوێکی باش نییە چکە هۆرمۆنی گەشە لە سەرەتای شەوە وردە دەرەیرێ و لە دوو کاتژمێری دوای نووسناگاتە ئەو پەڕی ئەم مناڵە کە درەنگ ئەخەوێ ڕێگە لەو سروشتی هۆرمۆنی گەشەیە گرێ کە بە شێوەیەکی ئاسایی دەربیرێت و کە گەشەیەکی باشی هەبێت کە 12 شەو بۆ 12 نیوەڕۆ خەوێ بە تێگڕای ئەمە 12 کاتژمێر نووسووە بۆ مناڵێک کە نزیکەی 8 مانگ و بەرەو ژوور بێ ئەمە کەم نییە بەڵام کێشەکە لەوەیە کە 12 نیوەڕۆستا خۆ ژەمێکی ڕۆشتووە میزاجی تێک چووە دایکەکە زۆر جار هەڵە تێگە ئەڵێ منەمە شتێکم بیتێ شەوان زوو بنوێت بەڵام ئەو ئامادە نیە بەیانیان زوو خەبەری کاتەوە
ئێمە پێویستمان بە ڕێککردنەوەی خەو هەیە ڕێککردنەوەی خەوی مناڵ چکە بەشێکی زۆری مناڵی ئێستا خەوی ناڕێکە ئەم خەوە ناڕێکە بە چی ڕێگە بێتەوە تو بەیانیان هەڵی سێنە بۆ نانی بەیانی مەهێڵە بنوێتەوە تا باسی دوای ساڵەکەم تقریبن مەهێڵە بنوێتەوە تا دوای نانی نیوەڕۆ لە نیوەڕۆ بۆ ئەسر با بنوێ شوویەکی باشە یا بە جسمی لە دوای ئەوە ئەکرێت لە نەودەی شەوایتر وردە مناڵەکە خەوی لێ بکەیت بەڵام کە تۆ دوانزەی نیوەڕۆ هەڵت سان تا دوانزەی نیوەڕۆ نووست ئەو کاتە ناخەوێتەوە تا 5 ئێوارە 5 خەوێ بۆ 8 شەو 8 شەو وەکو لە ناو خۆمانەوە قسەیە فول شەحنە ینی مناڵە خەوی لێ ناکەوێتەوە تە 12 شەو بیخەوێتەوە ناخەوێت زۆر باشە کاتەوە بۆ مناڵێک ئەگەر تەندروست بێت و هیچ کێشەیەک نەبێت و ئەمان ناڕەکی خەوی هەبێت بەڵام هیچ گرفتێکی تەندروستی دیکە هەیە لەوەی کاوا بکات مناڵ خەوی کەم بێت بەڵێ بێگومان هەر لە شتی زۆر سەرەتایی و دەست پێ بکەن ئەگە مناڵە لوتی گیرابێ بە هۆی پەتایەکەوە بە تایبەت لە ساڵی یەکەمی تەمەنیا ئەم لو گیرانە خۆی بۆ خۆی ئەبێتەوەی ئەوەی کە مناڵە خەوی ناڕێک بێ خەبەری بێتەوە هەناسەی باش بۆ نەیرێ بەدەر لەوە هەموو پەتایەک و هەموو هەوکردنێک هەوکردن بە نمونە هەوکردنێکی میزەڵانی هەیە مناڵەکە ئێمە زۆر و حاڵەتە بینیم مناڵەکە تۆزێک ناولەشی سوتاوەتە و هیچی تر دایکێڵە ژیر نابێ شیر ناخوا ناخەوێ ئەخەوێ و بە گریانەوە خەبەریە بێتەوە ئەمە ئەشی هەوکردنێک لە لەشی ئەم مناڵایە هەبێت شتی زۆر لەوە گرنگترمان هەیە مناڵ لە 4 مانگ بەرەو ژوورکە وردە تا نزیکی 6 مانگ شۆربا دەست پێکرێت زۆر جار دایک و باوک ئەو هەڵەیەکەن ئەیانەوێت زوو شیری بنێ وەکو کاتی پێشتر و خواردنەکەشی بنێ لەم بینە ئێ مناڵ برسی نابێ مەجبور تۆزێک کەوچێک دوان لەوەی سەر سفرەکەی ئااتێت چکەوە خوێ و چاوری زۆرتیایە حەزی لەوە ئەبێت فێری ئەوە ئەبێت مناڵ کە دەسەکەن بە خواردن کاتێک خواردنی سەر سفرەی ئەیەنێ لە پێش ساڵە وەکو حەزی لێتی بەڵام کاتێک ئەچێتە ڕیخۆڵەوە پێی هەرز ناکرێت لەبەرەوە شەو تا بەیانیەگری ئەڵێ هەر تەپاوترەکە خەوی ناڕێکە بەدەر لەوە سووربوونەوە لە ناولەش بێ لە دەوری کۆم بێ لە جسم بێ بە گشتی لە هەر شوێنێکا بێ دەلالەتە لەوەی کە مناڵە گرفتێکی هەیە بۆیە ناخەوێت ئەم مناڵانە ئێگزیمان هەیە وشکە بیرۆیان هەیە هەستیاری درێژخایانی پێستیان هەیە پێستیان زبرە ئەمانە ئێمە لە زستانان ئێستا حەزەکەی مناڵ گەرمدا پۆشین کە گەرمدایە پۆشیت لەشیە خوێ ئەوەی تر بێخەوە بێت واتە ئەو مناڵانەی بێخەون و زوو خەبەریانە بێتەوە ئەمە گرفتیان هەیە بە دڵنیایەوە باشە هەر لە ئەکاونتی فەرمی بەڕێزیشتان کە ئاماژە پیا بوو چەندین دایک پرسیاری ئاماژە کردووە بۆی کە من زۆری نەیم کۆ کردەوە کە یەک پرسیارەگرێتەوە ئەڵێ منداڵەکەم شەوانە خەوی پچرە و هەڵ ئەسێ و داوای شیرەکە یان داوای خواردنەکە یاخو مناڵەکەم ئەم زۆر هەستانەی ورکەگرێت و ئەگری یاخود داعچڵەکێ ئەمانە چین دکتۆر ئەمە چەند پرسیارێکەوتم ڕوونکردنەوە بەڵێ خۆی بابەتەکە دوولایەنەیە ئەگەر مناڵێک شیر بخوا و لە دوای 6 مانگەوە کە دایک و باوکەکە دەستیان کردو بە شۆربا ئەگەر لە 3 ژەم کەمتر شۆربا بخوا لە دوای 6 مانگەوە ئەم مناڵە برسیە بێت چونکە شیر بە تەنیا لە دوای 6 مانگ سەرچاوی تەواوەتی نییە بۆ گەشە و تێربوونی مناڵ بۆیە مناڵ لە دوای 6 مانگەوە ئەبێ 3 ژەم بەلایەنی کەمەوە بخوا لە 9 مانگ بۆ ساڵ ئەبێ بیکەن بە 5 ژەم جا دایک و باوک دایم ئەم قسەیە بە مناڵێن باشە خۆ و ژەمەکە بە جوانی ناخوا من چۆن بیکەم بە 5 کە ئێماڵێن 5 ژەم واتە 5 کەوچک بە کەوچکە بچووکەکەی دەمی خۆی یعنی ئەمەیە ژەمی مناڵ نەگەوەی تەرتیباتەکەی بۆی جا یەکەمین شت ئەو مناڵە بێ برسی نەبێت ناکرێت تۆ لە 6 ئێوارە شۆربادا بێتێ دەی شەو بیخەوێنیت و پشتەوە خەوێکی قوڵی هەبێ چکە تۆ شۆربایەکی ئەیتێ ڕەنگە بەشی 3 تا 4 کاتژمێری بکە ئەو کاتێک کە تۆی خەوێنی برسی ئەبێتەوە ئەو شیرەی کە ئەیتێ بەرگەی 2 کاتژمێر زیاتر ناگرێ ئەو مناڵە ڕەنگە باش بخوا لەبەرەوە تۆ پێویستەکە ژەمێکی بیتێ 2 کاتژمێر بەر لە نووسن تەمەن نزیکتر نا بەڵام 2 کاتژمێر بەر لە نووسن ژەمێکی ئاسایی بیتێ ئەو ژەمەی کە خۆی حەزیرەتی و با باشیش بخوا لێی مەترسە ئەگەر هەستت کرد هی برسێتیە ئەکرێبەوە خۆت حەلیکەی لە ماڵەوە پێویستە بە دکتۆر هەر نابێت خۆ ئەگەر ئەم مناڵە سەرەڕای ئەوەی کە تێرە و کە شیریش باش ئەخوات هێشتا هەر خەوی ناڕێکە ئەشە گرفتێکی بێوەکو کەم خوێنی و کەمی ئاسن کەمە خۆی بۆ خۆی کەمی ئاسن لە مناڵە میزاج و یعنی مودی مناڵەکە بە تەواوی تێگەیە دایم توندە دایم تووڕەیە بێخەوە ورکەگرێ لە هەموو شتێکی بەسی تا ورکەگرێ ئەمانە خۆی بۆ خۆی هۆکارن ئەو مناڵانەی کە دا ئەچڵەچێن ئەمە
لە دوای ساڵەوە بە تایبەت ئەوە ڕوایات یا لە هەژمانی شاهەمانە ئەو مناڵانەی کە لە تەنیش دایکیانەوە خۆن لەپڕ خەبەریان بێتەوە وازان دایکیان بەجێ هێشتون کە دەستێک ئەی لە پشتی مناڵەکەی تر خەوی لەیەکەوێتەوە بەڵام زۆربەی گرفتەکە لەوە دەست پێکە هەموو داسڵەچینێ هەموو جووکەیەکی مناڵ ئەم دایکا لە سێ شیریاتێ ئەم مناڵە ڕایەت هەموو جارێک کە تلێگایە دوو قومشیر بخوا و بخەوێتەوە ئێمە خراپە من تکا لە دایکان و باوکانەکەم لە دوای 4 مانگەوە مناڵ نابێ بە شەو شیری بیرێتێ اینجا پرسیارەکەوەی ئەڵێ باشە ئێگەر هەستا چی لێ بکەین کەواتە مادام هەستا ئەو مناڵە تێر نییە تۆ دەست نەکردووە بە شۆربایە شۆربای باشت نایەوەتێ بۆیە برسیە بێ و خەبەرێ بێتەوە ئەگەر شۆربای باشدا و شیردا و خەبەری بوو کەواتەمە گرفتێکی هەیە لە دوای ساڵەوە ئەو مناڵانەی شاشا بینن بە تەواوی میزاجیان تێگەچێت و بە تەواوی وەکو لە زمانی خۆماوان لەسەر عەسابە بن وایان لێت خەویان ناڕێک بێ زوو هیلاک ببن مێشکیان هیلاک بێ و خەوێکی پچڕ و ناڕێکیان هەبێ و خەوی ناخۆشش ببێن باشە اینجا دایکێکی دیکە پرسیاری کردو لەوەی کە ئەڵێت داچڵەکینی مناڵی ساوە چاوی بچێتە خەو یەکسەر خەبەری بێتەوە بزانێ هۆکارەکەی چۆ پرسیارێکی دیکەشی کردووە بۆ مناڵی دوومانگ پێویستە چەند کاتژمێر بخەوێت مناڵی دوومانگ وەکو لە سەرەتاوتم تا 7 کاتژمێر ڕەنگە بنوێ لە 15 بۆ 7 ئاساییە لە سەرەتای تەمەن تا 3 مانگ بە نزیکەی 15 بۆ 7 کاتژمێر مناڵ ئەخەوێ جا قسەکە ئەوەیە ئەم حەڤەیە بە هەمووی بەسەرێکەوە ناخەوێ 3 بۆ 4 کاتژمێر جارێ بە خەبەرە بێ خەوەکەی زۆربەیە کاتە شەوە لە ڕۆژە زۆر بە خەبەرە بێ لەوانەیە ئەو 15 کاتژمێری کە من باسم کرد بە پچڕی 4 بۆ 5 لە ڕۆژا بێ باقیەکەی بە کاملی بخاتە شەوە ئەمە لەلایەک داسڵەچینی مناڵ کاتێک خەوتووە لە پڕ خەبەریە بێتەوە ئەبێ هەست بکەی ئایا لەو کاتەیە لە کاتی میزکردنایە کەوای لێ و ئازارێکی هەیە یاخود داسڵەچینێکە بەهۆی سەوتێکەوە یاگەر ئەمانە نیە ئەو داسڵەچینە وای لێ کا گریانێکی زۆری هەبێت و ژیر نەبێتەوە ڕەنگە هەوکردنێکی هەبێت باشە دکتۆر ڕەخساندنی ژینگەیەکی لەبار بۆ خەوی مناڵ مەبەستمەوەی ینی شوێنی خەوەکەی تاریک بێت شوێنی خەوەکەی ئارام بێت لە ڕووی گەرمی و ساردیەوە زۆر جارەبی مناڵ لەگەڵ یاریەکان و بووکەکەی خۆی یان جاری وای بە بەتانیەکی بچووکەوەی گرێ لەگەڵ یانە بێ خەوی لێ ناکەوێت یان ئەمەش پێچوانەکەی هەیە بەداخۆی سەوای لاتوە دایک و باوکانە تا 12 شەو بە دیار هەڵقەوە دانیشن مناڵەکەش لۆ نزیک خۆیانی چۆن خەوی لێ بکەوێت هەموو دەنگ و فەرتەنێ هەیە ئەو ڕەخساندنە تا چەند کاریگەری هەیە بۆی کە ئێمە بتوانین مناڵەکانمان خەوێکی باشیە بێ وڵی سپاس بخوا بەراورد بە جاران ئێستا لە بەشێکی زۆری ماڵەکانە ئەوە جیاکراوەتەوە ئەم مناڵە ئەمە ژووری خۆیەتی و ئەمە شوێنی خۆیەتی و ئەمە بێدەکەی خۆیەتی و ئەتوانێت تایە بنوێ بەڵام کاتەکەمان لێ تێگاون خۆ کێشەکە ئەوە ببوورە بەڵام بۆچی کاتەکەمان لێ تێگاون کە تۆ مناڵەکە لە دوای 5 ئێوارە و سەرخەوێ گەشتێنێ و دڵت نایە خەبەری کەیتەوە لەولاوە زەرەر لە خۆت و لە خێزانەکەت و لە مناڵەکەشتی چکە ناکرێت دایک و باوک خۆیان بەیانی دەوامیانە بێ خەفەر بن بە دیار مناڵەکەەوە تا 2 شەو تا ئەخەوێ بۆچی لەبەرەوەی تۆ بەیانیان زوو هەڵی ناسێنی لەبەرەوەی عەسران لە دوای 5 ئێوارە و ئەخەوێتەوە و ڕفرێشە بێتەوە بە تەواوی و زەی خۆی وەرەگرێ ئێ مناڵە بێگومان لە کاتی پێویست سا لە 90 شەوان ناخەوێت لەبەرەوە نووسنی مناڵ لە ئێستەیە زۆربەی کات گرفت لە شوێن و لە ژینگەکەیان نییە گرفت لەوەیە کە بە پچڕی و بە سەقەتی کاتەکانمان بۆ داناون ئەمە لەلایەک لە لایشترەوە زۆر گرنگە دایکان و باوکان ژوورێکی گەرم و ئاسایی لە پلەیەکی گەرمی 24 و ئەوانە بێ زۆر زۆر باشە دابین بکەن بۆ مناڵەکە بێگومان ئیتر بەپی سەرچاوی بژێوی ژیانیان و ئەوە هەرچیەکە کە داگیرسێنن بۆ گەرمکردنەوە مهم شتێک بێکە گرفت بۆ خۆیان و بۆ ناڵەکانی دڵی پێی خۆشە یاریەکێتی بەتانیەکی خۆیەتی ئەمە لە ساڵەوە تا 4 ساڵ مناڵ ئەو خۆی هەیە خۆ بە شتێکە و گرێ بووکێکە بەتانیەکە هەرچیەکە کە حەزەکە دایم لەگەڵ خۆیان بێ بە نمونە ئەت و ئەڕوات ئەخەوێت خەبەری بێتەوە بێ دایم لە باوەشیا بێ ئەمە حاڵەتێکی ئاسایی و ڕێزدە تایبەتمەندی مناڵەکە گرین بەڵام ئەوەی کە گرنگە وەکوتم کاتەکەی بۆ جیا بکەینەوە بەزەیمان پیای نەیەتەوە ئەم شەو 2 شەو خەوتووە منم بەیانی هەر هەشتنی و خەبەریەکەمەوە بە مەرجە خۆشم هەستم بۆ نانی بەیانی کێشەکەوەی ئێمە خۆمان هەڵناسین بۆ نانی بەیانی ئەمانەوە مناڵەکەش هەڵنەسێ نیوە ڕۆژ بخەوێ شەویش زوو بخەوێت و ئێمە ڕوو نایە مناڵ پێویستی بەوەی ئەو زەی لە شایەتی دەریکە لەبەرەوە بەم شێوەیە خەوی مناڵ ڕێگەکرێتەوە لەگەڵ
لە پێکردنی گۆرەوی و کڵاو و ئەم شتانە بۆ کاتی نووسن بەڕاستی ئەوە خەوێکی قوڵ نایە بە مناڵەکە تۆ ژوورەکەی بۆ گەرم کە بە شێوەیەکی ئاسایی و شتێکی زۆر تەنکی لە بەرابێ زۆر باشە پاسمان لە هۆکارەکان کرد زین کاریگەریەکانی کەم خەوی چێ لەسەر تەندروستی مناڵ کاریگەریە لەسەر کەشەی مناڵ لە داهاتووە بەڵێ بێگومان لەبەرەوەی وەکو بە بەڕێستانم وت یەکەمین شت کە خەوەکە ناڕێکە بێ و مناڵ بەیانیان درەنگ هەڵە سێ ژەمێکی ڕوە کە ژەمێکی ڕۆی واتە بە درێژایی ساڵەکە وەکووە لە مانگی ڕەمەزان هەبێت دوو ژەم نانەخوا باشە کە دوو ژەم نانی خوارد ئەمە هەر بەوە ناوەستێت بەڕێستە زانی ئێوە بەرنامەکەتان بەیانیانە هەموو بەیانیان کە زوو هەڵەسی میزاجێکی سافت هەیە جەوت خۆشترە خەوی شەوت قوڵترە بێ بۆ مناڵیش ئەمە هەر ڕاستە ئەو مناڵی کە درەنگ نەخەوەڵەسێ بێ میزاجە بێتاقەتە شەڕەفرۆشێ ڕۆژەکەی لێ تێگەچێ ئەسڵەن هۆرمۆنەکانی هەر تێگەچێت وەکوزە سەرەتاشەوە باسم کرد هۆرمۆنی گەشە لە سەرەتای شەوەوە دەرەیرێت لە دوای دوو کاتژمێر لە خەوی قوڵەوە کە ئەمە مناڵەکە لە سەرەتای شەوە دوو کاتژمێری باش خەوی قوڵی نەکرده بێت و درەنگ بنوێ ئەمە هۆرمۆنی گەشە کەمەکات کە هۆرمۆنی گەشە کەمەکات بە نمونە ئەم مناڵە قابلیەتی هەیە بێ بە 175 سانتیم لە داهاتووە ناگاتەوە باڵایە واتە لە زەرەرە ئابین ئێمە کاڵین خەوی مناڵ ڕێککەینەوە بۆ ئەوەیە کە قابلیەتی لە ڕووی جیناتەوە چەند بوو بگەین بەوە مانای ئەوە نییە کاگەر خەومان ڕێکردەوە لە برێوی بێ بە 175 بێ بە 180 بەڵام ئێمە کە دایک و باوکەکە بینین پێیانڵێن قابلیەتی ئەم مناڵە بە جۆرەی باڵای دایک و باوک لە 170 بۆ 80 ئەوە نە سانتیم دەرەچێت بۆ نمونە وەکوتم 175 سانتیم بەزەگەر خەوێکی ناڕێکی هەبێت ئەو کاتە وردە ئەم قابلیەتە کەمەکات خاوترە بێتەوە و باش شتێکم بیر نەچێ لە نەوجەوان و تازە پێگەیشتوانە بەڕاستی خەو هەر نەماوە ئەو خەوەی کە مرۆڤی ئاسایی ئەخەوێ نیان ماوە بە تایبەت بەداخەوە ئێستا بەهۆی بابەتی بایکۆت و ئەم شتانەوە لە مناڵەکەم سێ و چواری شەوە خەوێت زۆربیان بەداخەوە شەو نانەخۆن بەڵێ بگومان زۆربیان بەداخەوە پێش نووسن نانەخۆن زۆربیان مۆبایلیان هەیە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارێنن ئەمە لە ڕوو پەروەردەیەکەوە من ناچمە وردەکاریەکەەوە بەڵام لە ڕووی هۆرمۆنی گەشەوە کاتێک تۆ شاشە بەدەستەوەگری ئەم شاشەی بەمێش دەڵێ هێشتا ڕۆژە هێشتا پێویست ناکات تۆ بنووی بیر لە خەو مەکەرەوە بۆیە جەنابیشتان ئەگەر دیقەت بن کاتێک تۆ مۆبایلەکەت لا ئەبەی لانی کەم نیو کاتژمێر بۆ کاتژمێرێک تەوێکە وردە بکەویتە خەوێکی قوڵەوە لەبەرەوە بۆ مناڵ و بۆ نەوجەوانیش هەمان شتە نەوجەوانەکان ئێستا بەداخەوە بەشێکیان خواردنەوە وزەبەخشەکان بەکارێن ئەم خواردنەوە وزەبەخشانە شەکری زیایت هەیە زیانی هەیە بۆ نووسنیان ئینەرجیانەتێ وزانەتێ وایان لەیەکە خەویان لێ نەکەوێ لە هەمان کاتە لە داهاتوە گرفتی گەورە بۆ گورچیلە و بۆ نەخۆشی شەکلە و بۆ چەنەهاشتی دیکە دروست دەکات ئەوانەی کە قەڵەون قەڵەوتریانەکات ئەوانەی کێشیان کەمە دڵیان زیاتر پەلەپەلەکات گرفتەکان زۆرن لەبەرەوە خواردنەوە وزەبەخشەکانە بێداینن کە بەوردی ڕۆژێک باسی کرد ئێستاوە ئەوە بابەتێکی زۆر گرنگە لەسەر وزەبەخشانە بابەتیشکە هەیە دکتۆر زۆر جارەڵێ دایکەکە پرسیارەکە لە وەڵام مناڵەکەم ژەمووی باش خواردین خۆیەخوا بەڵام هەری بینین لاوازە و زەعیفە بەڵام نازانین ئایا هۆکارەکەی وەیە کە مۆبایلەکەی بەدەستێک کۆچکەکە بەدەمی ئای خواردنەکە خوا ئایا مە کاریگەری هەیە لەسەر مناڵە چێژ لە خواردنەکە نەبینێ و لە کەشە دواب بکەوێت کاک سەرکۆ هەمومان ئەومان بەسەر هاتووە سا بەڕێزت لە ژەمی نیوەڕۆیە ئەگەر تەلەفۆنێکت هەبوو بۆ نمونە تەلەفۆنێکی دوور درێژی چارەک 20 دقەیە ئەگەر هەر بە ئێرپۆدێکیش قسە بکەی مۆبایلەکەشت بەدەستەوە بیکە گوێت و نان بخۆ دوایی هەستەکەی تێر بووی بەس نازانیت چیت خواردووە لەزەتت لە خواردنەکە نەبینیوە کێشەی هەرە گەورەی دایک لە ئێستا ئەوەیە ئەوێت دوو کەوچک زیاتر بخوا بەهۆی شاشەکەەوە بەڵام ئەو دوو کەوچک زیایە زیانی درێژخایانی هەیە چکە ئەو مناڵە لەزەتی لە خواردن نەدیوە ئێمە بێ مناڵ وا ڕابێنین وردە خۆی داوای خواردنکە زۆر ئاساییە ئەم مناڵە بنیادی وردە داوای خواردنەکە تۆ قاپێکی گەورەی بۆ دانێ ئەو چوار کەوچکە خوا قەیناکە ئەو بەپێی لەشی خۆی خواردوێتی زۆربەی جار گرفتمان لەگەڵ دایک و باوک ئەوەیە ئەڵێ مناڵەکە وردە خەڵک پێمەڵێ ئێستا من لەم ڕۆژانە مناڵێکم دیوە ئەوەی پێویست بۆ بۆی کراوە خۆی وردیلانەیە باشە چکە هەموو پشکنینێکی بۆ کراوە گرفتی نیە ئەخیر قسەی دایک و باوکەکەوەیڵێ ئێمە چی بڵین بە خەڵک چی بڵێن باشە دەی چۆن دەمی خەڵک بگرم دە تۆ شتێکم پێ بڵێ
ئەی هەندێک شت هەیە بەڕاستی ئێمە مناڵی خۆمانە نابێ بۆ خەڵک بژین بۆ خەڵکیش بژین هەر سوودی نییە چکە دوجار تۆ خۆت بەرپرسی لە چاک و خراپی مناڵەکە بنیادی مناڵ هەندێک جار کە وردە تۆ چی ئەەکەیت لای پزیشکێکی پسپۆر کە ئەیبینێت پشکنینی بۆ کات دڵنیاتە کاتەوە کە کێشەی نییە پێ دەڵێ دوای 4 مانگ 5 مانگ 6 مانگ ترێ بینمەوە لە ماوەی ئەم 6 مانگە ئەگەر چەند سانتیمێک باڵای زیای کرد ئەگەر کێشی بە نزیکەی کیلویەک و بەرەو ژوور زیای کرد کەواتە مناڵە لە گەشە نەوەستاوە ئێمە گرفتی گەورەمان ئەوەیە کاتێک چینە میوانناریەکەوە من قسە ناکەم بەڵام بەداخەوە زۆربەی خەڵکە بینی ئەو مناڵی تۆ گەشەی وەستاوە کاکە تۆ نە پزیشکی پسپۆری مناڵانی نەهی گەشەی نە هۆرمۆنی گەشە ئەزانی چییە نە ئەزانی چۆنەتی گەشەکردنی مناڵ چۆنە بۆ دڵی ئەم دایک و باوکەدا ئەخور پێێنێڵی مناڵەکەت گەشەی دواکەوتووە لەبەرەوە ئەو تێکەڵاوی کۆمەڵایەتی کە هەمانە هەنەجار سەرریشیە بەشێکی دیکە لە تەوەرەکەمان تایبەت و بە کەمی گەشە لە مناڵانە هاتوونە کاتێکی کەمان ما بەسەگە هەر بە گشتیش باسی بکەین بزانین کەمی گەشە چێ لە مناڵە هۆکارەکانی چین کەمی گەشە لە مناڵە بریتە لەوەی کە ئەم مناڵە بە نمونە لە 100 مناڵی هاوتەمەنی خۆی لە ڕقم 50 بووە باشە لەسەر خەتی گەشە لە پڕم گەشەیەدا بەزێ بۆ 40 و خواردتر واتە 10 دەرەجە گەشەی دابەزێ یاخود بریتە لەوەی ئەم مناڵە لە 100 کوڕیا لە 100 کچی هاوتەمەنی خۆی لە هەر سایان بچووکترە لە خوار ڕقم سێوەیە لە خوار خەتی ژمارە سێوەیە واتای چی واتە گەر 100 کوڕیا 100 کچی هاوتەمەنی خۆی بێنین ئەم لە 90 بچووکترە ئەمە بریتە لە کەمی گەشە واتە خۆی لەسەر خەتێکی نۆرمەڵ بوو لە پڕ دابەزیوە یا ئەسڵەن خۆی هەر لەسەر خەتێکی کەم ڕۆیشتووە لە سەرەتاوە گرنگترین شت کە بیزین ئەوەیە لە سایە هەفتا بەرەو ژوور هەفتا بۆ هەشتا با بڵێن بنیادی دایک و باو کاریگەری هەیە لەسەر داهاتووی مناڵەکە بەڵام ئەبێ ئەوشمان بیر نەچێت دایک و باوک لە پێشترا پێش 10 ساڵ لەمەوبەر ئەم بابەتی هۆرمۆنی گەشە و پشکنینی گەشە و ئەم شتانە نەبووە لە هیچ شوێنێکا لە وڵاتی ئێمە ئێستا کە پەرەی پێیراوە ئەبێ ئەو قابلیەتە قبولکەین کە ڕەنگە دایک و باوکی پێشتر گرفتێکیان هەبێت تا ئێستا نەزانرابێت چەنە هاجار بینی ومانە مناڵ هۆرمۆنی گەشەی یا هۆرمۆنی غودەی خاو بووە کە ئەمانە ڕاستەخۆ کاریگەریان لەسەر گەشەی مناڵەکەیە واتە کەم تا زۆر کاتێک مناڵەکە کەمی گەشەی هەیە ئاستەکەی ورترە ئەبێ پشکنینی وردی بۆ بکرێت لەم پشکنینە وردایە چی دەرکەوت پێویست بە چارەسەرەکە هیچ شتێک دەرنەکەوت سوپاسی خواکەین و دوای 4-5 مانگ دوای 6 مانگ سەیری ئەەکەینەوە بۆی بزانین ئایا ئەم مناڵە لەو خەتەشدا نابەزێ چکە ئاساییە مناڵ لە 100 مناڵی هاوتەمەنی خۆی لە ڕقم دەیابێت واتە لە نەوەیان بچووکتر بێت لە دەیابێت بەڵام ئاسایی نیە لەم دەیە وردە دەبێتە خواردترەوە چکە ئەشێ لەسەر ئەو خەتی نۆرمەڵە بڕوان نۆرمەڵێکی ور دەرچێت بەڵام نابێتە خوارەوە بەڵام گرنگترین شت ئەوەیە کە مناڵ لە سەرەتای تەمەنەوە ببینرێت لەلایەن پزیشکی مناڵان بەداخەوە زۆر جار کچێکە بینین کە سوڕی ماگانێت دەست پێ کردەوە کوڕێکە بینین کە دەنگی بە تەواوی گۆڕاوە بە تەواوی پێگەیشتووە ئێمانە هیچیان لەگەڵ ناکرێت زۆربەی کات قورسە چکە کات نەماوە کەواتەوەی کە گرنگە ئێمە دەستخۆشی لە تۆکەین بۆ تەواوی هەموو ئەو دایکە بە ڕێزانەی کە پرسیاریان ئاڕاستی تۆ کردبووی هیواداری وەڵامیشان دەستکەوت بێت و بۆ تەواوی هەموو دایک و باوکەکانی کەش پێش ئەوەی بڕیار لەسەر مناڵەکە و بێ ئەگەر کۆمەڵێک ناڕێکی خەوت چەند جارێک دووبارە بۆ یاخود دواکەوتنی گەشە پێویست بە هیچ کەسێک ناکات هەنا پزیشکە توانێت بڕیار لەسەر و بابەتە با کە کێشەکەی چی و گرفتەکەی چیە ئێوەش بتوانن ڕێنمایی وەربگرن هیواداری سووتان لەم تەوەرە بینی بێ سپاسیش بۆ زۆر سپاس بە ئامادەبوونەوەتان. سپاس بە زانیاریەکانە. زۆر سپاس.